دانانەکەی ئێمە لەسەر دۆزینەوەی ناوعیجیایەکی تایبەتە کە پێڵێن چنوور وەلە دکتۆر محەممەد عومەر ماوەی 2 ساڵە سەرقاڵی دۆزینەوەی چارەسەرێکی پزیشکیە لە ڕێگەی جۆرەگیایەکەوە کە پێی دەوترێت چنوور. دۆزینەوەکەی لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە قبول کراوە. بڕیارە پەرە بە داهێنانەکەی بدات لە ڕێگەی پێگاتەکانی ئەو گیایەوە چارەسەری کێشەکانی چەوری و شکری لەش دەکات. گروپەکەمان تاقی کردەوە و بەراوردمان کرد بەو دەرمانانی کە ئێستا ئێمە بەکاری ئەهێنین بۆ چارەسەری دابەزینی شەکرە و چەوری. بەڵام سوپاس بۆ خوابینیمان ئەنجامەکان زۆر باش و زۆر ڕێکپێک بوون و لەو گروپانەی کە ئەم جیایەمان گیراوەی ئەم جیایەماندانێ بە شێوەیەکی بەرچاو ئەو چەوری و شەکرانە کە ئێمە خۆمان لە تاقیگەیە بەرزمان کرد بۆ بۆیان بە ڕێژەیەکی بەرچاو توانی دایبەزێنێ و ئەنجامەکانمان زۆر باش بوون. مامۆستایان و خوێندکارانی زانکۆ باز لەوە دەکەن لە هەرێمی کوردستان پەرە بە توانەکان نادرێت و بایەخ بە دۆزینەوە و داهێنانەکان نادرێت، بەڵکو خەونەکانیان لە بواری داهێناندا لەبار دەبرێت. طبعا ئەویش ئەکەوێتە سەر پێشکەوتنی ئەو وڵاتە. ئێستا تۆ لە وڵاتێکی ئەمریکی یا ئەوروپی کەیەکێ اختراعێکی بێ ئەیقۆزنەوە و خزمەتێکن و پێشەکەوێ و بوجەی بۆ دانێن و ئەوانە و طبعا ئێمە هیوادارین ئەوەیش لای خۆمان ئەوەیش ئینشەڵا ئەبێت و شتێکی باشە. ئەوانەی ئەو کەسە ئەکادیمیەکان کە لە بوارەکەی خۆیانە شارەزایکی تەواویان ئەتوان داهێنان بکەن ئەگەر دەرەچێکیان بۆ نەدۆزیتەوە کەواتە ئەم توانایە ئەمرێ لەگەڵ مردنی خۆیانە. بۆیە پێویستە هەم لایەنە حکومیەکەی وەکو دەوڵەت وەکو حکوومەت هەم ناوەندە ئەکادیمیەکان کە ناوەندە زانکۆیەکان و ناوەندە ئەکادیمیەکانی تریشن پێویستە پەرە زیاتر بەتوانای ئەمانە بنەوە دەرگای زیاتریان بۆ بکرێتەوە. وڵاتێکە ئەژین گەنجی زۆر بەتوانامان هەیە لە وڵاتەکەیە، بەڵام داهێنانی زۆریش ئەکەن، بەڵام وای لێ هاتووە کە هیچ پەرە بەتوانەکانیان نادرێت. واتە ئێمە لە وڵاتێکە ئەژین کە گەنجمان هەیە زۆر بەهرەمەن و زۆر بەتوانان و داهێنانی زۆر باشەکەن، بەڵام دەستیان نەگیراوە تا بەرەو پێشەوە بچن و داهێنانی گەورە بکەن لەم وڵاتەیە. لە هەرێمی کوردستان دایان کەسان لە بوارە جیاوازەکاندا داهێنانیان ئەنجام داوە، بەڵام بەهۆی پشتگیری نەکردن و هاندانی زیاتریان نەتوانراوە پەرە بەتوانەکانیان بدرێت. بە پێچەوانەوە ئەوانەی خاوەن بیرۆکە و داهێنانی زانستین دژایەتی کراون و بەناچاری وازیان لە بەرەو پێشبردننی داهێنان و بیرۆکە زانستیەکانیان هێناوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.